بە پێویستی ئەزانم کە ساڵانە لە هەموو جێگەکانی کوردستان بەعام ئەم جۆرە فیستیڤالانە بکرێتەوە بۆ ناساندنی کولتوری کوردیوە بۆ ناساندنی بەهرە و تواناکانی گەنجان و ئەو پەڕێزانشی کە یانیانەوێ بەهرەکانی خۆیان نیشان بن بۆ نمونە بەکاری دەستی بێت بە شێوەکاری بێت ئەو شتانی کە بەهرەیانێت پێم باشە کە ساڵانە ئەم جۆرە فیستیڤالانە بکرێتەوە. من خۆم لە دەربەنی خانەوە هاتم بۆ شارە جوانەکەی هەڵەبجە ئەوەی کە لێرەیە سەرنجی ڕاکێشا بم کللتوری کوردی نیشاندانی یعنی بەهرە و تواناکانی گەنجانوە ئەو شتانی کە کللتورین و بۆ ئەوەی هەموو وڵاتان و هەموو ئەو کەسانی کە ئەم جۆرە ئیشانیان نەبینەوەتوانن لێرە ئیشەکانیان ببین و تواناکانیان دەکەوێت. جەفای دووریەکە کارێ پێم کردن بێزارم لە ژیان ڕازیم وەمەردن جەفای دووریەکە کارێ پێم کردن بێزارم لە ژیان ڕازیم وەمەردن دووری یاخ دووری چ زامانێکی چ زمانێکی ئەمڕۆنا لە فستیڤاڵ بەشداریم کردووە من بە ئیشە حرفەکان سێ ساڵە بێت سێ ساڵ چیایە ئەوێ داخەرێکی ئەم نیشانم یەکێکە کاری دەستەکانم ئەمە خۆم دروستانەکەم یەکێکە ئەمە خۆی وێرمەکانم دەستەکەم بە بەدلانی ئەمە شتەکەی تەختەیە دەستم کردو بە دروستکردنی بیتەکان بە حرفەکان بۆ ماوەی سێ ساڵە بێت دەخەرێکی نیشانم ئەوە هەنارە ئیشێکەنە ئیشەکانی خۆم لە کار دەستەکانم ئەم فستیڤاڵانەیە من ئەمڕۆ بەشداریم کردووە هاتووندا ئێرە من شوێنەکەم بێ باش بوو دانی من زۆر باش هەموو ئیشی خۆ من خۆم دەزانەکەم ئەمەش هەماشتە ئەمە ئیشی خۆمە ئەمەیەکەکەنە کارەکانم ئیشی جیاوازتر ئەو هەنارەیە لەگەڵ ئەو بیرانە شەمەدانەکان ئەوەی شێکەکەنە کارەکانم لەگەڵ ئەو ئینجانێ ئەو گوڵی دیەکەی ئەوەش قاوە هەیە دزۆکانێ ئەوە قاوی خدەسەر مۆمێکی دیەکەی دوو و خۆی بە شوێنەی ئەکوڵەمەیەکەکە نەشەکانم ئەمڕۆ باشتی جیاواز بەشداریم کردن فستیڤاڵانەیە. ئەم جۆرە فستیڤاڵان تا چەند سوودی بۆ تۆ بەڵێ سوودەم لێبینی و لەخوا بەزاوێ یەکەم ڕۆژەوە دەبەشداریم کە زۆر باش سوودەم لێبینی و زۆر باش تا زۆر باش بوو. بەدەماهاتنی خەڵک شوێنە لە کڕینی شتەکان بۆ کڕین و فرۆشتن خەڵکەکە خواستی لەسێرە زۆر باشن یعنی یەن شتە کڕن دڵخواستی زۆر باشی لەسەرە ئیشی حرفەکان خواستی حرفەکان زۆری لەسەرە ئەمەی لەسەرە ئەوانەی لەسەر ئەم هەنگانە بیرەکان ئەم چەمەدان شتانە خەڵک زۆر خواستێکی هەیە لەسەری یعنی خەڵک کڕان بۆیە یاغاژ نەبێ بۆیە یەکێکەنە کاری دەستەکانیدا خۆت نەمایشیکەی ئێمە وەکو ساڵانە بەشداریەکەین فستیڤاڵی ڕۆژی هەنار منیش لە ڕۆژی هەنارات یاواسیەکەم لە شتەکانمەوانێ و بەشداری پێەکەمن ئەڕسی بێەکەم شتی بێەکەم. ئەمە یەکەم جارمە بێمە فستیڤاڵی هەنار لە هەڵەبجە بەڵام زۆر جار هاتوون بۆ هەڵەبجە و هەموو شتەکان زۆر جوانن خەڵکەکەی زۆر هاوڕێیانە لەگەڵتا ئەجوڵێنەوە و ئەمڕۆژ لەگەڵ نیانە کە هاوڕێمە لێرەم لەگەڵ خۆی و مێردەکەی هاتوون و هەفتەیەکی خۆش لێرە بەسەرە بن و ئەمێنەوە لێرە زۆر شتی جوانم بینیوە هەموو شتێک جوان بۆ بەڵام بە تایبەتی بۆ من هەنارەکان سەرنجڕاکێشن ئەیان کڕم کە ڕۆشتینەوە و زۆریش حەزم لێیە کە ئەو نەخشی خەنەیە لەسەر دەستم هەبێ بۆیە ئێستا ئەنجامیە. خەمابز کۆلە ڕەفیقی ڕامی بۆرکێ ڕۆم یەژی برامی خەم وابانی خەم دەردەکەم کاری ئەخ بۆ دڵێ سۆزێ بیکاتی ماری هۆ کاڵەبەی دەی کاڵەبەی هۆ کاڵەبەی دەی کاڵەبەی هۆ کاڵەبەی خوا بەرمەکەومەڕۆ لەبەرەوەی لە ڕووی کۆمەڵایەتیەوە بڵێ
شارەکانی کوردستان بگرە پارچەکانی کوردستانیش بێکەوە بەسێتەوە هەمومان دێنە ئێرە بۆی ئاشنای بەرهەمەکانی خۆمان بین ئەو بەرهەمە خۆماڵیانەی کەوا لێرە پێشکەشی جەماوەرەکرێن کە ئێمە ئەم بەرهەمەی خۆمان بە وڵات بە ناوخۆی خۆمان ئاشنا کرد پەیوەندی کۆمەڵاتەکانمان پتە کرد ئەنجا بانگێشتی بازرگانەکانەکەین کەوا ئەم نمونەی ئێمە ئەم بەرهەمە خۆماڵی ئێمە کە دەرەجەیەکە بۆ وڵاتەکانی دەرەوەی کوردستانی هەناردە بکەین چ وڵاتە ئەجنەبیەکان و ئەوروپیەکانیش بێت چیمان لە خەڵک کەمترە چیمان لە وڵاتانی تر کەمترە هەرزمان هەیە ئاومان هەیە دەستی کارمان هەیە هیوادارم بازرگانەکان کەسە دەستڕۆیشتەکان بێن ئەم بەرهەمانی خۆمان ئاشنا بکەن بە دەرەوە بۆی ئابووری کوردستان ببوژێنەوە پشت بە کوردستان حتا ئێستا هەر پشتی بە ئابووری خۆی بەستووە لە کاتی خۆی دۆینە کەشکەک دۆکڵی و ساوەر برنجی خۆماڵی حەچی شتی خۆمانێت حتا جلوبەرگەکەش ئەمە بەدەست کراوە شاڵ بەدەستەکرێ گۆرەوی بەدەستەکرێ پوزانە بەدەستەکرێ کاس و کۆشک بەدەستەکرا باشە ئێمە بۆ ئەم حەلی کارە و ئەم فکرێمان هەیە ئاشنای نەکەین بە دەروی وڵاتی خۆمان کەوا ئێمەش ئابووری کوردستان ببوژێنەوە پشت بە خۆمان بەسین کاڵەمەی خەبەر مەکەوە ئەو دڵی کۆزکەوتم بەکارەنێتەوە بە خێراتتان دەکەم بۆ فستیڤاڵی هەناری هەڵەبجە هەموو ساڵێک ئەم فستیڤاڵانە ئەکرێتەوە ئێمە ئەمە یەکەم ساڵمانە بە هیوای ئەوەی کە ساڵێکی کەس دووبارەی کێنان لەم فستیڤاڵە چەند ناوەنی تاریخی وەڵا زۆر باشە تا ڕادەیەکی زۆر لەوە نسبەی نیوە ئافرەت بێت لە خواردن لە چنین تەنانەت لە وشکە و میوەکانیش ئەو خواردانی وەڵا مشتریەکان لێمان ڕازین هێشتا شتەکەمان سورمە کردبوویانت بۆنی خۆشە شتەمان هەیە بە گۆشتی خۆماڵی و بریانی و یاپراخ و چاو دو ئەو هەنار و پێشێکی بە خێراتتانەکەین هاتیمۆ فستیڤال لە سلێمانیەوە هاتوین فستیڤالێکی زۆر خۆشە بیری شتی کۆنمانەکاتەوە شتیکە لە پورمانەکە کە یانی شتەکانی زۆر خۆشە زۆر جوانەوە وەکو کەشک و دوێنە و ڕۆنی خۆماڵی و هەنگیونەوەانەشم کڕیوە شتێکی سروشتیە ئێستا کەس ئەم ڕۆنە خۆماڵێ ناخوا ئەم جیلانی ئێستا نایخوا بەڵام ئێمای خۆین هەنگیونەکەشی هەر ئەسڵە و ئەمەشمە لێرە کڕیەوە و باستۆخم کڕیەوە و هەنجیرم کڕیەوە و ڕۆنی خۆماڵیم کڕیۆش زۆر فستیڤالێکی خۆشە بەڕاستی شتی کوردەواری کۆنمان بیرەکاتەوە فستیڤالێکی زۆر خۆشە شتێکی یانیە هەتا بڵێ جوان و درکراوەیە ئیشاڵڵا هەموو ساڵێک هەر بەردەوام دەبیتن بە ئیزنی خۆیەوە سێم ساڵەمە بەشداریەوە فستیڤالە دەکەین یانی شتی زۆر زۆر و شتی زۆر جوان تێدایە ئەو شتانی کە سەریجی زیاتر شتە کوردەواریەکانە ئەو شتە کوردەواریانە ئەو کاری دەستیانە خواردنە کوردەواریەکان ئەوانە بەڕاستیانی شتی زۆر جوان و ڕەسەنایەتی کوردایەتی پێوە دیارە جەفای دووریەکە کارێ پێم کردن بێزارم لە ژیان ڕازیم وەمەردن جەفای دووریەکە کارێ پێم کردن بێزارم لە ژیان ڕازیم وەمەردن دووری ئاخ دووری چ زامانێکی دووری
دیارە من ئەوڕۆ هاتوومە بۆ ئەم ئیسیڤالە بەڕاستی شتێکی پیرۆزە شتێکی گرینگە لە شاری پارێزگای هەلەبجە دەکرێتەوە ئەمە قۆناغەکە لۆ ئەوەیە بەرهەمی خۆماری بەرەو پێش بچی ئاسایشی خۆراک بەرەو پێش بچی دیارە فستیڤالی هەنار دیارە لەو منتیقەی هەلەبجە و هەرەمان دەورەکی زۆر گەورەی هەیە لەبەرەوەی خاک و ئاو هەوایەکەی گونجاوە بۆ ئەوەی داهات و بەرهەمی هەنار بەرهەمی زیاد بکرێ من تەمەشا دەکەم حکومەتی هەرێمی کوردستانەکە هەوڵێکی چاک بدا و بێوێ ئەم بەرهەمە خۆماریە بە بازار بکە نمونەیەکی گەورەیە نازنامەی کوردەواری و حکومەتی هەرێمی کوردستان لۆ ئەوروپا و خەلیج و لۆ هەموو جێەکان یەک لە نمونونەکان کە شانازی پێدەکا کورد ئەم داهاتێ نازنامەی کوردەواری پێزار داهاتی هەنار داهاتەکی زۆر گەورە فستیڤالەکەش لەو شارەی دەبینی چەند خۆش و گشتگیرە تەمەشا دەکەی ئەو دنیاوە لێرە خڕبوویتەوە ئەمە هەنگاوەکە بە کللتور و سروشتی کوردستان و مێژوو ئەو بەرگە جوانانە لەبەرکرایە تەمەشا دەکەی ئەوە لە مێژووی هیچ دەوڵەتەکی دانەبووە لە مێژووی هیچ نەتەوەژی بەڵام کورد شەنسیەیە خوا خاکەکەی خاکەکی پیرۆزی داەتی هەم داهاتەکان هەم لە ئەوجا هەر منتیقە بەرهەمی زیاتر دەیە بەسەر هەنار لە بەر دەوراپشتی هەلەبجەی گشتگیرە لە دەشتی هەولێرێ بەناوبانگترین گەنم و جۆ و داهاتی ئەوەیە لە جێشکە بەسەرت داهاتی هەموو لەبەرەوەی خوای گەورە ئەو خاکە پیرۆزەی دایتە کورد بەڵام هەتا ئێستا نەمانتوانیە نەمانزانیوە بەکاری بینی لۆی بتوانین ئەمنی غذایی و ئاسایشی خوراک لە بۆ ئەو ملەتە هەژارەی جێبە ئەگەر سەروەتەکی باش بە بازار بکرێ هەموو دنیا بە حەزرەتی ئێرێ لەبەرەوەی ئێمە ئەو خاک و نیشتیمانەمان زۆر لە نەفت باشترە نەفتەکە دێ و دەڕوا بەڵام هەتا ئەو کوردە ئەم بەرهەمەی هەیە. بکاتی ماری هۆ کاڵەبەی دەی کاڵەبەی هۆ کاڵەبەی دەی کاڵەبەی هۆ کاڵەبەی خەبەر مەکەومەڕۆ ئەیدا لە گۆنە شرایدی وەڕۆ هۆ کاڵەبەی خەبەر مەکەومەڕۆ دڵی کۆزکەوتم بەکارە لێزەوە ئەمساڵ بڕیارمان وا بوو بە پێی و پلانەی دامان نابوو کە 400 جوتیار و خاوەنکار بەشداری تێدا بکەن بەڵام بەهۆی زۆری خواستی خەڵکانێکی زۆرەوە کە خاوەنی بەرهەم بوون ئەیانویست لە فستیڤالەکە بەشداری بکەن ژمارەی شوێنەکانمان کرد بە 500 شوێن ئەوەش نەیتوانی خواستەکە پڕکاتەوە ئێستا بەناچایی لەو 500 شوێنە 600 بەشدار بوو تای جێکراوەتەوە ئەم ساڵ بەداخەوە بەهۆی کەشوهەواوە کەشەپۆلێکی توندی سەرما و بەفروباران ڕووی لە مەنتیقەکە کرد و لە وەرزی بەهاریش دیسان لە کاتی چرۆکردنی دارودرەخت تا شەپۆلێکی تری سەرما ڕووی لە مەنتیقەکە کرد ئەمە بووەتە هۆکاری ئەوەی کە بەرەمی هەنار زیانێکی زۆر گەورەی پێبگات و بەشێک لە باخەکان وشک بووە بەشێک لە باخەکان بەرهەمیان یان نەماوە یا زۆر کەم بووەتەوە بەپێی ئەو پێشبینیانەی کە ئێمە ئەیکەین کە بەرهەمی ئەم ساڵ کەمتر بێت لە نیوەی ساڵێکی ئاسایی کە ئێمە لە ساڵێکی ئاساییدا 30 بۆ 35,000 تەن ئینتاجمان هەبووە. خۆی لە ڕاستیدا ئێمە ئەم ساڵ ئامادەکاریی زۆر باشترمان کردووە لە هەموو ساڵەکانی ڕابردوو
و بودجە و ئیمکانەتێکی زۆر باشترمان خەرج کردو بۆ ئەوەی فستیڤالێکی زۆر شایستە و نایاب ئەنجام بین و هەموو ساڵێک کە ئێمە فستیڤالانەمان ئەنجام داوە ڕۆژی یەکەم تەنها ئەو خەڵکانە بەشداریان تێدا کردووە کە وەکو میوان و خەڵکانی ڕسمی و بەشێکی کەمیش لە خەڵکی شوێنەکانی تر بەڵام لە ڕۆژی دووەم و سێم ژمارەیەکی ئەجگار زۆر ڕوو لە فستیڤالەکە کراوە بۆیە ئومێد دەکەین لە ڕۆژانی داهاتوو ژمارەیەکی زۆر گەورە و بەرفراوان و لە ساڵانی ڕابردوو زیاتر بەشداری لەم فستیڤالە بکرێت. دلیلم نردو کرم بکجم مال دلیل برمه مالی کردم اخم میله باشه دو بقا باشه بس شوگر تو تدم من بردای لدف وها کالبیه دیدی کالبیه وها کالبیه دیدی كالبيت خبر بكومرو أيدا لاقون أبشريني ورو كالبيت